سلااوڕێز هاوڕێیان ئازیزان و بینەرانی فستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرک، من سەیوان سایدیانم، دەرهێنەری فیلمی سۆفت ئاسمێتاڵ واتە هنەرم وەکو ئاسم. ئەو فیلمە لە ساڵی 2016 لە باکووری کوردستان بەرهەمهێنرا، هاوکارێک بوو لەگەڵ موزەخانەی ئارکۆلۆژی ماردین کە دەپێشانگا لە 10 ڕۆژدا لە 10 گوند و دێهاتی ناوچەی ماردین بەڕێوەچوو. ئەو فیلمە بۆ من یەکجار گرینگە بە تایبەت لەو ڕانگەوە کە خەڵکی ئاسایی، خەڵکی نەخوێندەوە، ئەو پیرێژن و پیرە پیاوانەی کە بۆ یەکەم جارە هونەری مۆدێرن دەبینن چەندە پەیوەندی قوڵ و ڕاستەوخۆی لەگەڵ دروست دەکەن. هیوادارم دەرفەتان هەبێت و بەشداری فێستیڤاڵەکە ببن و فیلمەکە ببینن. زۆر خۆشحاڵ دەبووم ئەگەر توانیبان خۆشم بەشدار بامەوە و لە نزیکەوە لەگەڵتان بوومایە. بەداخەوە ئەو دەرفەتە نەڕەخسا و بۆ داهاتوویەکی تر. هەموو لایەکتان شاد بن و هەربژی.